الحمد لله سپاس دەکەم خوشی بەڕێز. یا ربی خوای گەورە لێ دراست ئامین لە ئێوەش یا ربی خوا سەلامەت مامۆستا جان 3 ساڵە بەنیازم پەیوەندی بۆ تەلەڤیزیۆنەکەم بەڵام قەدەری خوای نەبووە. الحمد لله ئێستا بۆ خوشی من خوا سەلامەت کە لەو خوای گەورە داواکارم بۆ خاتری هەر نەوەتن و ناوی جوانی بۆ خاتری سیفاتی بەرزی بۆ خاتری کردەوە دەسەڵاتی خۆی یا ربی خوای گەورە بوو پارێزێ لە دنیا و لە قیامەت لەگەڵ ئێوەش ئامین یا ربی خوا بێگەیت و کە لە هەموو بەندەکان خوا سەلامەت کە یا ربی خوای گەورە بەرەکەتی ئەرز ئاسمان پرژە بەسەر ماڵتان بەسەر کەناڵەکەتان بەسەر ستافەکەیت خوا پاداشتی خێرت داتەوە خوا پاداشتی خێرت داتەوە خوای گەورە بەرەکەت و ڕەحمەتی بەسەرەوەدا بڕژێ بۆ خاتری ڕۆژەکان خوای گەورە بەفەزل خوای بوو پاشان هیدایەتی خوای گەورە و سەبەبی ئێوە بوو الحەمدولله خوای هیدایەتی منیدا سپاس بۆ خوا خوشکەکەم دڵخۆشین بۆ خەبەر الحەمدولله تەمەنێک لە جەهلدا ژیان مەڵێ ئەوەی خوا پێی ناخۆش بوو لە مندا مەوجود بوو مەڵێ سەرەڕای ئەو هەموو گوناه و تاوانم لوت بەرزیم لەگەڵ دەرکەوتنی ئێوە دژاتی ئێوەم دەکرد مەڵێ مامۆستا زۆر هەڵم بەرامبەر بەدەڕێستی کەناڵەکان مەڵێ مامۆستا لە دوای داوای لێ خۆشبوون لەو خوای داوای لێ خۆشبوون لە بەڕێزە دەکەم هەڵەکان چی بوو یعنی هەر لای برادەر و ڕەفیقت یان چونکە هەڵەکان تۆ ڕاستیەکەت بۆ من ڕاست دەکردەوە بۆ نمونە ڕاستیەکەت نیشانی من دەدا من بە تۆ قەڵز بووم لە فەیسبوک و لە کەناڵەکان بە لە هەر شوێنێک مەجالێکی کۆمنتێکی ناشرین با دژاتی ئێوە دەم کرد لە هەر شوێنێک ناشرینی ئێوەی پێ با من دەستم بۆ دەبێت هەتا خواوای لێ کردم تەنها ئێوە بوون بە سەبەبی هیدایەتی من چۆن هۆکاری هیدایەتەکە چی بوو خوشکەکەم چۆن بۆ دەرکەوت ئەو کارەی دەتکرد ئەو کاری دەتکرد غەڵەت بوو چۆن بۆ دەرکەوت کە ڕاستیەکە ئەوەیە ئێستا سبحان الله مامۆستا خەونم بە بەڕێستەوە بینی لەگەڵ خەونەکە خوا شاهیدە ئەوە بڵێ بە ناخۆشی نەک بڵێ لەبەر خۆشەویستیەوە سەری کەناڵی ئامۆژگاریم دەکرد وردە وردەوام لێ هات وە کەسێک ئەگەر لە پەر زەنگێک لە مێشکی دەدەن بۆ شخۆم هاتمەوە الحەمدولله لە پڕە هێن گریام زۆر گریام پێم خۆش بوو بچمە شاخێک دەشتێک هاوارتان بڵێم خوای ئەوان دانویستمە ڕزگارکەم بۆ ڕووناکی بەس چۆن ئەمن دەستم ڕۆی ئەو هەموو خەڵە بەرامبەر بە کەناڵی ئامۆژگاری مامۆستا عەبدوللطیف بکەم هەر خۆت و خۆت بوویت یان وەکو بڵێ لە جیهەتێک لە لایەنێک لە شتێک نا نەوەڵڵا هەر بۆ خۆم چونکە بۆ خۆم ئەو کاتی جەهل بووم نەزان بووم ئافرەتێکی سفر بووم سپاس بۆ ئەو خوای ئێستاش ئافرەتێکی ئیماندار و تەقوادار و داپەرجام بەفەزڵی خوا سەبەبی هیدایەتی ئێوە سپاس بۆ خوا خوشی بەڕێزم ئەوەش کە جێگای دڵخۆشی ئێمەوە ئەوەی خوای گەورە هیدایەتی داویت چونکە هەوڵی ئێمە خوا لێمان قبوڵ کە خوشکەکەم هدفمان انتقام و تۆڵەسەنەوە بۆ خۆمان نیە ئینشاءالله ئەبەدەن هدفمان ڕزگارکردنی خەڵکە لە گومڕاییەوە لە تاریکیەوە بۆ ڕووناچی و بۆی خوا بپەرسن و خوا بناسن ئەوە گەورەترین ئاواتی ئێمەیە خوشی من خوا لێمان خۆش بێت لە منیش و لە تۆش و لە هەموو کەسێک کە هەست بە هەڵەی خۆی دەکا و داوای لێبوردن دەکا خوا لێی خۆش بێت بەخوای 3 ساڵە هەست دەکەم تەمەنم لەسەر زەوی دەژیم ئەوش ناسینی وە بوو تێگەیشتن لە ئیسلام وەک خۆی بەفەزڵی خۆی پاشان سەبەبی هیدایەتی ئێوە الحمدلله خوشکەکەم الحمدلله خوا سەلامەت خوا مامۆستاگەرتم ئازاکە وتم خوشی بەڕێزم لە دنیادا قەرزداری تەنهایی تۆ مامۆستا خوا لێمان خۆش بێ خوشی بەڕێزم خوا لێمان خۆش بێ و سەبەبی یعنی شروطی تەوبەش بزانە خوای پەروەردگار دەفەرمێ إلا الذين تابوا وأصلحوا وبينوا ئینسان کە خراپەی کرد یا لە شوێنێک بۆ نمونە تۆ لە مەجلیسێک لە فەیسبووکێک لە نووسینێک لە کتابێک کە دەی زوڵم لە کەسێک دەکەی توبة دەکەی لە دێت تابوو و ئەصلحوا لەمە دووە ئەو غەڵەتە ڕاستکەیتەوە و بەیەنوا و ڕوونیشیکەیتەوە لەکوێ مثلا شتێک نووسیوە کە ناحەقیە یا زوڵمە بنووسە مثلا قەزیەکە ئاوانیە ئاوایە بۆ خۆت و بۆ قیامەتی خۆت ئەجینە لای من ئینشاءالله خوای گەورە لێت ببورێت خوای گەورە عەفوت کە ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ دەیفەرموو خوای پەروەردگار داوات لێ دەکەم هەر کەسێک کە بە هەڵەدا چووە بەڵام نیەتی گەیشتنە بە حەق و هەوڵی بۆ دەدا خوا هیدایەتی دەوی بیگەڕێنیەوە بۆ حەق ئەمما ئەو کەسانەی دەڵێن کە نیەتیان خراپەیە و هەوڵی چاکە و گەڕانەوە بۆ چاکە نادەن ئەوانە داوا لە خوا دەکەن ئینتقامیان لێ بستێنێ بۆیە خوا سەلامەتت کات بەختەوەرت کات خوا لە منیش و لە تۆش و لە هەموو لایەکمان خۆش بێت سپاس دەکەم خۆشتی بەڕێز الحەمدلله دڵخۆشین بۆی کە خوا هیدایەتی داویت سپاس بۆ خوا ماڵە فەرموو